السلام عليكم. وعليكم السلام. بخير بيك بركم، بخير بيك. بخير الشهرة. زور سپاس ماما. براكم بخير بيتم. ممنون کاکە سەرمەند. شهرة ئەوە برادەرەکەت باسی تولۆبە کرد. وەتی سوپاس بۆ خۆی ئێستا کە وەزعت باشە و ئەو شارەمەی جاران نەمای. بەنیازی بێی خێزانەکەی خۆت بێ و ژیانێکی خۆش بەرەسەر. ئینشاءڵڵا ماما. کوڕ ئەمەش ئەوەمان پێخۆشە. ئەو بۆ لە ماڵی خۆتان بژین. بەسە کوڕی خۆم بەسە. وڵا ڕاست دەکەم زۆر غەڵەت بوو مامۆ جان دەستەکانت خۆش بێ. قدرت سەچی لێ بکە لەو مۆزوع. وەڵای چ برێم وەکو هاتی داخوازی کچەکەت کرد و کچەکەت دەویست و دا ئێستاش ئەو حالە دڵی ڕاگرە و ئاگاد لێبی و ئەمە چمان دەوێ خۆشی ژیانی هەردووکتانمان دەوێ وەک ئەو کچیمەیە ئەتوش کوڕیمەی ئیشاڵڵە ئەتو ئیستفادەت کردیا لەو دکتۆرێکە چووی و ئیشاڵڵە ئەو دڵت پاک بوویتەوە. ئینشاءڵڵا وعدتان پێ دەدەم کە چیری درپیسی لێ ناکەم ئینشاءڵڵا هەم والله تاقەتی هیچمان نەمایە بە خودای بەسە شەهرام بەسە. دڵپیسی و بەس. تەواو باشە سیما بڕوات هەبێ ئەو دڵپیسێشی دەم کرد لە خۆشەویستیانە خۆت دەزانی ئەم چەندم خۆش دەوێت. ئەخر هەند جوان و نازداری کە دەم دیتی کەسێک تەماشات دەکەی دی خۆم پێ نەدەگیرە بەس لەمە بەدە خۆم دەگرم تەواو گیانەکەم ئەوە بوو بەڕابردوون گرنگ داهاتووە. باش تەلەفۆنت لۆ داکو بابیشت بکە حەز دەکەم وەکوها ئاش بوونەوە شتێک سبەی شەوێت داوەتی منە. باشە گیانەکەم بەس مۆبایلەکەم پێ نییە سویچەکەم بەرەوەی سیارەکەیە. با خۆم بچم. نانا خۆمە چم. زۆر جارە بەجێم کردیە فەڕاستی زەرەری لێداوە. ڕاستە. شەیمە بەڵێ. چی بوو؟ بە پیاوەلووە تەماشات دەکە. کێ؟ ئەوەی پشتمان. ئەوە؟ نایناسم. چۆن نایناسی؟ نایناسم یەکەم جارە ببینم. بەڵام وەکو بڵێ پێشتر تۆی بینیوە. نایناسم. شەیما بەڕاستیم پێ بڵێ ئەو پیاوە چییە؟ ناسم زانە. چییە؟ ئەو ئێوارێت لە بیرە کە وتم لە پارکەکەی ئێرەدامێ جێلان وای پێوتم. پێویست خاتون؟ ناسپاس کاکە جەماڵی. باشە چۆنە بەو کاتە لە دەرەوەی؟ جا بە تۆ چی؟ بە من هیچ بەس لەبەر تۆمە خاتونێکی وەکو تۆ جوان بەو کاتە بە تەنیا لە دەرەوە بێ. ئەو پەیوەندی بە تۆ نییە بڕۆ ڕێی خۆت بگرەدەی. ئەوە ڕقەمەکەمە گەر شتێکی پێویست کەسێک ئاقەڕێت. ئەوە چیە پێویستم بۆ شتانە نیە بڕۆ لاتۆ دەی. باشە لە خۆت گران دەکەی. بۆ من وەکو تۆ سووکم هەتا خۆم گرانکەم و خۆم گرانم بڕۆ ڕێی خۆت بگرەدەی. با تەلەفۆن بۆ پۆلیس ناکەم بڕۆوتم. بێتەربیەت. بێسەلام. زانە. شەهرام گیان تۆزی ئاو بخۆ.
ئازارت هەیە؟ چیتە؟ ئەتەوێ قسەیەک بکەی؟ چی بووە؟ سیما گیان سیما قسە بکە. ئەتەوێ چی بڵێیت؟ چیتە؟ سیما گیان گردنم ئازاکە گردنە ئازا بێت.